ئێمە چەندین بەڵگەیەکمان هەن دەلیلمان هەن کە لە قورئانی پیرۆزە یان لە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام کە داوامان لێ ئەکەن پابەند بین بە جەماعەوە. جەماعەش لە قورئان و سنەتە باس کراون، چۆنێتی کۆمەڵکاریەکەش یا چۆنێتی پێوە پابەندبوونەکەش باس کراوە. ئەم ئیسلامە مهمی ئەم ئیسلامە لەوەی هەیە وەکو کە منهەجەکەی بۆ ڕوون کردوینەتەوە پێشی فەرمووین چۆن هەڵی گرین منهەجەکە بە شێوەی تاک و شێوەی کۆمەڵکاری. ئەم کۆمەڵکاریە ئەم خەڵکە لەسەر بنەماکانی دینەکە ئەبێ یەک بگرن، ئەمانەشی بۆ ڕوون کردوینەتەوە. یعنی شتێک نییە لێگەڕابێ بۆی خۆمان ئیجتیهادکەین کارێکی حیزبی هەڕەمی ئیدارەی پەیکەرێک دابمەزرێن و ئیدارەیەکی هاوبەش دروستکەین و لەم جۆرەشتانە. جارە پێی وتوین ئەمە دینەکەتانە، ئەمە ئەو ئوسوولانەیە کە نابێ بیگۆڕن، ئیجتیهادیش لەم دەقانەیە نابێ بکەن. پێوەی پابەندە بن وەکو تاک، پێوەی پابەندە بن وەکو کۆ. ئەم مەجموعی کۆمەڵە کە پێوەی پابەند بووین ئیشکال لەمایە نییە ڕاجۆیمان هەبێ وەکو چۆن لە مەذهەبەکانە ئەمە ئیمامی ئەبوو حەنیفەیە، ئەمە ئیمامی مالیکە، ئەمە ئیمامی شافعیە، ئەمە ئیمامی ئەحمەد بن حەمبەلە کە ئەو چوارە مەشهورن. بەڵام ئەوە ئیسحاقە و عەبدوڵای کوڕی مبارەکە و ئیمامی لەیثە و ئیمامی ئەوزاعی و مەکحولە و تاووسە و فڵان هەر یەکێ لەم ئیمامە بەڕێزانی تریش غەیری چوارەکەی کە ناوم بردن هەموو لەسەر ئوسوسەکە ڕێکەوتون، لەسەر ئوسوولەکان ڕێکەوتون. خەڵک بۆچی ئەم چوارەی ناوناوە مەذهەبی ئەهلی سونەت و جەماعەت ئەی بۆ ئیمام جەعفەری سادقی تێنەکردە، خۆ ئیمامێکی بەڕێز لەبەرەوەی فقی ئیمامی جەعفەری سادق وردە وردە بەرەو ئیمامەتیەکە ڕۆیەوە بووە بە مەذهەبی شیعە. خەڵکی پێی قبوڵ نییە تۆ مامۆستا عەلی باپیر بڵێ ئەوە مەذهەبی پێنجەمە، چونکەوە لە درێژایی تاریخی 1200 ساڵە شتیوانە هاتوۆتە پێشێ خەڵک بڵێ ئەوە مەذهەبی پێنجەم. بەڵام ئێمە وەکو ئەهلی سنەت و جەماعەت متفقین لەسەرەوەی کابرا حەنەفیە نوێژی لە دواوەکەین، مالیکیە یا شافعیە حەمبەلیە نوێژی لە دواوەکەین. ئێمە کە لەسەر ئەمە متفق بووین بۆچی متفق بووین؟ لەبەرەوەی لە ئوسوڵی فقهەکەیە لە ئوسوڵی عەقائیدیەکەشە متفق. بەڵێ اختلافیان لە جزئیاتێکە هەیە وەکو حەدیثی ئاحاد لە عەقیدە یان لەسەر بەعزێ لە ئوسوڵی فقهەکە ئیمامی ئەبوو حەنیفە فەرقێکی لەگەڵ سییانەکەی تر هەیە لە ئوسوڵی فقه. بۆیە لە فقهەکەش خۆیە دلیلی کەمترە وەکو پشت بەستن بە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئیمامی مالیک و شافعی و ئەحمەد نییە. ئێمە لە کۆمەڵکاریە مەذهەبیەکەیە متفقین لەسەر ئوسوولەکان. بۆچی ناتوانین لە تەفکیرە سیاسیەکە لە فکری سیاسی و کۆمەڵکاری سیاسیە ناتوانین ڕێکەوین لەسەر کۆمەڵە ئوسوڵێکی دینەکە کە خۆ پێغەمبەری خوا بۆیان بەجێ نەهێشتوین هەروە بۆ ئیجتیهادی خۆمان. یەکێک لەوانە کە دەلیلە لە قورئان و سنەتە باسی کردو بۆمان کە ئەبێ پێوەی پابەند بین، ئەویش بریتیە لە لزوم الجەماعە، یعنی پابەندبوون بە کۆمەڵەوە. کۆمەڵ پێناسەکەی ئەوەیە کە خوا پێغەمبەری خوا کردویان. ئەنجا ئەم پابەندبوونە چەندین مەرجی هەیە بۆ ئەوەی بێتە دی، چەندین ڕێسای هەیە پێوەی پابەند بین بۆی بە هەمومان بتوانین دروستیکەین.